سڵاو بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانی بۆ گەشتی هەواڵەکانی ڕۆژی چوارشەممە ئێستاش سەردێڕی گرنگترین هەواڵەکان. پەرەسەندنی گوشاری هێزانامنیەکان بۆ سەر هاوڵاتیان لە کوردستان، خراپی دۆخی تەندروستی شلێر مامقادر لە زیندانی ورمێ، دەست بەسەرکران و زەوتکرانی کەلوپەلە تایبەتەکانی مەجید کەریمی، مەترسی لە سێدارەدانی غوڵام ڕەزانخانی شەکر ئاب لە زیندانی قەزەل حەساری کەرەج و لە سێدارەدانی چوار بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. درێژەی هەواڵەکان پەرەسەندنی گوشاری هێزانامنیەکان بۆ سەر هاوڵاتیان لە کوردستان. بەپێی راپۆرتی گەیشت و هاوکات لەگەڵ بەردەوامی کەشی توندی ئەمنی و سنووردارکردنی پەیوەندیەکان لە ئێران، گوشارە نایاساییەکانی هێزە ئەمنیەکان لە شارە جیاوازەکانی کوردستان بەردەوامە. بەپێی دوایین زانیاریەکان، هێزە ئەمنیەکان لە هەفتەکانی ڕابردوودا دەیان هاوڵاتی کوردیان بەبێ نیشاندانی هیچ جۆرە بڕیارێکی قەزایی دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستراوەتەوە. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی سنووردارکردنی توندی ئینتەرنێت و پەیوەندیەکان ئامارێکی ڕوون سەبارەت بە ژمارەی دەست بەسەرکراوان لە بەردەستدا نییە. شایانی باسە کە دامەزراوەکانی مافی مرۆڤ هشداریان داوە کە توندبوونەوەی گوشارە ئەمنیەکان و دەست بەسەرکرانی نایاسایی نیگەرانیەکی سەبارەت بە دۆخی مافی مرۆڤ لە کوردستان زۆرتر کردوێتەوە. خراپی دۆخی تەندروستی شلێر مامقادر لە زیندانی ورمێ. بەپێی راپۆرتەکان، پاش تێپەڕبوونی 42 ڕۆژ لە دەست بەسەرکرانی شلێر مامقادر، ژنێکی تەمەن 34 ساڵی خەڵکی شاری مەهاباد، نیگەرانیەکان سەبارەت بە دۆخی تەندروستی ناوبراو زیادی کردووە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ناوبراو لە ماوەی بەندکرانیدا تووشی ئەشکەنجەی جەستەیی تون هاتووە بەهۆی قورسایی برینەکانی لەژێر چاودێری ئەمنیدا ڕەوانی نەخۆشخانە کراوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، سەرەڕای پێویستی ئەو هاوڵاتیە بە چارەسەری پزیشکی خێرا پێش کۆتایی هاتنی پرۆسەی دەرمانیەکەی دووبارە بۆ زیندانی ورمێ گواستراوەتەوە. دەست بەسەرکران و زەوتکردنی کەلوپەلە تایبەتەکانی مەجید کەریمی. لە ڕۆژانی ڕابردوودا مەجید کەریمی ناسراو بە مەجید ڕەهوەرد، نووسەر و مامۆستای زمانی کوردی لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتەوە لە تاران دەست بەسەر کراوە. ناوبراو کە خەڵکی قوچانی پارێزگای خوڕاسانی ڕەزەویە شەوی پێنجشەممە 24 گوڵانی 1405 هەتاوی کاتی هێرشی هێزەکانی ئیتلاعات بۆ سەرماڵەکەی دەست بەسەر و موبایل و لاپتۆپ و هەندێک کەلوپەلی تایبەتیان زەوت کراوە. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە 6 کەس لە هێزەکانی ئیتلاعات بەبێ نیشاندانی بڕیاری دادوەری ماڵەکەیان پشکنیوە و ناوبراویان بە هاوکاری لەگەڵ حیزبەکانی کوردستان تۆمەتبار کردووە. مەترسی لە سێدارەدانی غوڵام ڕەزاخانی شەکەراب لە زیندانی قەزەل حەساری کەرەج. لە ڕۆژانی ڕابردوودا غوڵام ڕەزاخانی شەکەراب بەندکراوی سیاسی مەحکوم بە ئیعدام بە شێوەیەکی کتوپڕ لە زیندانی ئەڤینەوە بۆ زیندانی قەزەل حەساری کەرەج ڕاگوێزراوە. بەپێی دوایین زانیاریەکان، ناوبراو ڕۆژی شەممە 26 گوڵانی 1405 هەتاوی پاش گواستنەوەی بۆ زیندانی قەزەل حەسار نیگەرانیەکان سەبارەت بە جێبەجێکردنی حکمی سێدارەکەی بەرز بۆتەوە. شایانی باسە کە ئەو بەندکراوە پێشتر بە تۆمەتی هاوکاری لەگەڵ ناوەندە ئەمنیەکانی وڵاتانی دوژبەری ڕژیمی کۆماری ئیسلامی حکمی سێداری بەسەردا سەپێنراوە، بەڵام تا ئێستا هیچ زانیاریەکی ڕوون سەبارەت بە وردەکاریەکانی دۆسیەکە و ڕێکەوتنی دەست بەسەرکرانی لەبەردەستدا نییە. لا سێدارەدانی چوار بەندکراو لە 2 زیندانی ڕژیمی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی 26 و 27 گوڵانی 1405 هەتاوی لانیکەم 4 بەندکراو لە زیندانەکانی عادڵابادی شیراز و توربەتی حەیدەریە لە سێدارە دراون. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، 3 بەندکراو بە ناوەکانی عەلی ڕەزا میرزادە، حجەت مەحمودیان و سەعید ڕەحمانی ڕادا لە زیندانی عادڵابادی شیراز بە تۆمەتی کوشتنی بانقەز لە سێدارە دراون. هەروەها ئیبراهیم فەرهادی توپکانلو لە زیندانی توربەتی حەیدەریە بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان ئەعدام کراوە. گیان لە دەستدان و برینداربوونی 4 کرێکە لە یەزد و مەلایر. بەپێی راپۆرتەکان، لە 2 ڕووداوی جیاواز لە شارەکانی یەزد و مەلایر کرێکارێک گیانی لەدەستدا و 3 کرێکاری دیکە بریندار بوون. لە ڕۆژانی ڕابردوودا لە مەلایر لاوێکی تەمەن 22 ساڵ لە یەکێک لە یەکە پیشەسازیەکان بەهۆی شۆکی کارەبا تووشی ڕوودا بوو و سەرەڕای هەوڵی هێزەکانی فریاگوزاری خێرا گیانی لەدەستداوە. لە هەمان کاتدا لە ڕووداوێکی دیکەدا لە یەکێک لە کۆمپانیا پیشەسازیەکانی ڕێگای یەزد بۆ نەدووشەن 3 کرێکار بەهۆی تەقینەوەی
کورەیەک بریندار و بۆ نەخۆشخانە ڕاگوێزراون. شایانی باسە کە نەبوونی ستاندارەکانی تەندروستی کار هۆکاری سەرەکی زیادبوونی ڕووداوە کرێکاریەکانن لە ئێران. ئازادی شەهاب دەلیلی لە زیندانی ئەڤین و گەڕانەوەی بۆ ئەمریکا. بە پێی راپۆرتی گەیشتوو شەهاب دەلیلی هاوڵاتی ئێرانی هەڵگری ئیقامەی هەمیشەی ئەمریکا پاش 10 ساڵ زیندانی لە ئێران ئازاد کرا و بۆ ئەمریکا گەڕاوەتەوە. ناوبراو پاش ئازادبوونی لە زیندانی ئەڤین سەرەتا بۆ ئیروان و پاشان بۆ واشنگتۆن گواستراوەتەوە و بە بنەماڵەکەی شاد بووەتەوە. سەرچاوەکانی هەماڵ ئاماژە بەوە دەکەن کە شەهاب دەلیلی ساڵی 1395 هەتاوی پاش گەڕانەوەی بۆ ئێران بە مەبەستی بەشداریکردن لە ڕێوڕەسمی ناشنی باوکی لە فڕۆکەخانە دەست بەسەر کراوە. شایانی باسەکە ئەو شارۆمەندە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ دەوڵەتی دوژمن حکمی 10 ساڵ زیندانی تەعزیری بەسەردا سەپێنراوە. چاوپێکەوتنی چالاکانی مافی مرۆڤ لەگەڵ بەرپرسانی ئاڵمان. بە پێی راپۆرتی گەیشتوو ژمارەیەک لە چالاکانی مافی مرۆڤ و بنەماڵی زیندانی سیاسی لە دیدارێکدا لەگەڵ بەرپرسانی حکوومەتی ئاڵمان خوازیاری هەڵوێستی دەوڵەتی ئاڵمان سەبارەت بە ئیعدامەکان و پشتگیری لە زیندانیانی سیاسی بوون. ئەو دیدارە ڕۆژی 19 ئەیاری 2026 لەگەڵ لارس کاستلۆجی نوێنەری مافی مرۆڤی حکوومەتی فیدراڵی ئاڵمان و هەندێک بەرپرسی وەزارەتی دەرەوەی ئەو وڵاتە بەڕێوەچوو. بە پێی دوایین هەواڵەکان لەو کۆبوونەوەیەدا باز لە دۆخی نەسرین سوتوودا، ڕەزا خەندان و هەروەها بارودۆخی زیندانی سیاسی، ئیعدامیەکان، سنووردارکردنی ئینتەرنێت و گوشار لەسەر کەمینە ئاینیەکان کراوە. شایانی باسە کە چالاکان داوایان لە حکوومەتی ئاڵمان کردووە بابەتی مافی مرۆڤ لە ئێران لە دەرەوەی مامەڵە دیپلۆماسیەکان بە شێوەیەکی جددی و کردداری پەیڕەوی بکرێت. لێدوانی نوێی ترامپ سەبارەت بە ئێران و ئەگەری ڕێکەوتن. ڕۆژی ڕابردوو دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە لێدوانێکی نوێدا ڕایگەیاندووە کە هێرشەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانی گورزێکی گەورەیان لە توانای سەربازی ڕژیمی کۆماری ئیسلامی داوە و تاران بە پەرۆشەوە خوازیاری ڕێکەوتنە. ترامپ ئاماژەی بەوە کردووە کە زۆرینەی توانای موشکی، درۆنی و هێزی دەریایی ئێران لە ناو بردووە و گورزە سەربازیەکانی بۆتە هۆی داخران و داڕمانی بەشێک لە بنکە ئەتۆمیەکان. هاوکات سەرۆکی ئەمریکا هوشداری داوە ئەگەر تاران مەرجەکانی ڕێکەوتن قبول نەکات ڕوبەڕووی هێرشێکی زۆر گەورەتر دەبێتەوە. هێرشی درۆنی بۆ سەر ئیماراتی یەکگرتووی عەرەبی لەلایەن میلیشیاکانی ڕژیمەوە. بە پێی راپۆرتی گەیشتوو دەوڵەتی ئیماراتی یەکگرتووی عەرەبی ڕایگەیاندووە کە لە ماوەی 48 کاتژمێری ڕابردوودا 6 درۆنی ئینتحاری ئاراستە کراوە بۆ شوێنە ستراتیژی و مەدەنیەکان و تێکشکێنراوە. بە پێی دوایین هەواڵی گەیشتوو لێکۆڵی ناوکەکانی هێرشی هەفتەی ئەیار بۆ نزیک بنکە ئەتۆمیەکەی براک نیشانی داوە کە ئەو درۆنانە لە عێراقەوە لەلایەن میلیشیاکانی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە ئاراستە کراون. هەروەها بەرپرسانی ئیمارات ئەو هێرشانەیان بە هێرشێکی مەترسی بۆ سەر ئاسایشی ناوچەکە و شوێنە ستراتیژیەکان ناوبردووە. دوایین هەواڵ هوشداری سەرۆکوەزیرانی ئاڵمان سەبارەت بە ئاڵۆزیەکانی گەروی هۆرمۆز. بە پێی راپۆرتەکان سەرۆکوەزیرانی ئاڵمان هوشداری داوە کە ئاڵۆزی و سنوورداربوونی هاتوچوو لە گەروی هۆرمۆز کاریگەریەکی ئابووری گەورە لەسەر جیهان جێدەهێڵێت. ئەو بەرپرسەی حکوومەتی ئاڵمان ڕایگەیاندووە کە ئەو وڵاتە لەگەڵ هاوپەیمانەکانی هەوڵ دەدات بە زووترین کات ئازادی هاتوچوو لە ڕێڕەوی دەریاییدا بپارێزن. ناوبراو ئاماژەی بەوە کردووە کە ئاڵمان هەروەها ئامادەیە ئەگەر بارودۆخەکە پێویست بکە توانای سەربازی خۆی بۆ پاراستنی هاتوچووی دەریایی بەکاربێنێت. شایانی باسە کە بەرپرسانی ئاڵمان جەختیان لەسەر ئەوە کردوێتەوە کە چارەسەری ئەو قەیرانە پەیوەندی بە گەڕانەوەی ئێران بۆ دانوستانەکان هەیە. بەڵێ بینەرانی عەزیز گەشتی هەواڵەکانمان پێشکەشکردن. هەر شاد و بەختەوەر بن.